دادگای فیدراڵی عێراق ئەنجامی کۆتایی هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی ڕاگەیاند. دوای ڕاگەیاندنی ئەنجامەکان بەشێک لە لایەنە سیاسیەکان هەڵوێستیان ڕاگەیاند کە ئەو هەڵوێستانە لە نێوان لایەنگر و نێردە خۆیان دەبیننەوە. کۆمەڵی دادگەری کوردستانیش کەتانەی لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردن هەبوو سەرنجی خۆیان لەسەر قۆناغی دوای هەڵبژاردن دەخەنە ڕوو. پێکهێنانی حکوومەت پرۆسەیەکی ئالۆزە لەبەر ئەوەی هەم تا ئێستاش هەندێک لایەن لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستانیش بە نەتیجەکە ڕازینین و هەم ئەمریکا خەریکە تا ڕادێک دەکشێتەوە بەو مانایی ڕۆڵی یا هەژمونی عسکەری نامێنێ بە تاکید ئەو کاتە لەوانێ زیاتر لایەنە هێزدارەکان ڕۆڵ ببینن هەمیش ئەو لایەنانەی کە بە کەیفیەت و چۆنیەتی پێکهێنانی حکوومەتەکە ڕازینین کە هەندێکیان داوای پێکهێنانی حکوومەی ئەغلەبیە دەکەن هەندێکیان داوای حکوومەتی تەوافقی نیشتیمانی دەکەن لەوانەیە ئەوە تا ڕادێک پێی بچیتە هەموو لایەنە عێراقیەکان کۆک دەبن بەڕای خۆم لە نەتیجە زیاتر لەسەر ئەوە ڕێک دەکەون کە حکوومەتی تەوافقی نیشتیمانی پێک بێ. کۆمەڵی دادگەری کوردستانی ژێکێک لەو لایەنانەی کە تانەی هەبوو لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان و شێوازی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان بەڵام بەداخەوە هیچ یەک لە تانەکان بە جدی وەرنەگیران و ئیشی کاری جدیان لەسەر نەکرا بەڵکو دیسانەوە دەسەڵات و پاوانخوازی دەسەڵات و بە بێلایەن نەبوونی ئەنجومەنی دادوەری و ئەو شەڵەژایەی کە لە شەقامی عێراقیدا هەیە بەڕاستی ئەو هەڵبژاردنەش لەوانە نییە بتوانێت ئەنجامێکی باشی هەبێت. لەلایەکی دیکەوە چاودێرانی سیاسی پێیان وایە بەغدا لەم قۆناغەدا لە بەردەم ئاڵنگاری گەورەدایە بەتایبەت لە پرسی دەستا و دەستکردنی پۆستە سیاسیەکاندا دووپاتیشی دەکەنەوە هەموو ئاڵنگاریەکان بۆ ئایندەی سیاسی عێراق کراوە دەبن. قۆناغی نوێ ئەوەیە کە ئەو دووڕیانەی کە ئێستا گفتوگۆی گەرمی لە با بڵێن ماڵی شیعە بە دەرەجەی ئەساس هەیە دێتە گۆڕێ کە ئەویش ئایا حکوومەتی تەوافقی نیشتیمانی هەموو هێزەکان تێدا بەشدار دەبن یا حکوومەتی زۆرینە ئەمە ئێستا جێگای جەدە لە عێراق دوو ڕەوت یا دوو بیرکردنەوەی جیاوازەیە یەکێکیان بە قیادەی تیاری سەدری کە داوا دەکەن حکوومەتی زۆرینە پێک بێ واز لە تەوافق و هەمووان هەر بەشدار بن ینی زۆرینە و کەمینە معارەزە دەبی و حکوومەت دەبی و کار لەسەر ئەوە دەکرێت بە شەکەی تری پێی وایە نەخێر دەرەنجامی هەڵبژاردنەکان ئەو دەرفەتە دروست ناکا کە هێزێک هەبێ بتوانانی زۆرینەی نیشتیمانی براوەی هەبێ کە توانای ئەوەی هەبێتن بە تەنها حکوم بکە هەر پێویستی بە تەوافق دەبی و پێویستی بە بەرقەراری تەوافقی دەبی بۆ ئەوی لەو چوارچێوەیە حکومڕانێتی بۆ قۆناغێکی تریش درێژە بشێشێ لە عێراق. بەپێی یاسا دوای پەسەندکردنی ئەنجامەکانی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران دەبێت لە ماوەی یەک مانگدا کاندیدە سەرکەوتووەکان وەک پەرلەمانتارانی نوێ سوێندی یاسایی بخۆن دواتر سەرۆک کۆمار کەسێک بۆ پێکهێنانی کابینەی نوێ حکوومەت ڕادەسپێرێت. لەم قۆناغەشدا دوو ئاراستە بۆ پێکهێنانی کابینەی داهاتووی حکوومەتی بەغدا هەن. ئاراستەیەکیان پێی وایە کابینەی داهاتووی تەوافقی دەبێت و زۆرینەی لایەنەکان تیایدا بەشدار دەبن. ئاراستەیەکی دیکە کە ڕەوتی سەدر ڕێبەرایەتی دەکات داوای پێکهێنانی حکوومەتی زۆرینە و دەستپێکردنی مۆدێلێکی نوێ و جیاوازی حکوومەتداری لە عێراق دەکات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.